سڵاوتان لەبێ خۆشەویستانم، ئێمە لە خزمەتتانین لە درێژەی ڤیدۆکانمان لە کەناڵی ئاسۆی زانکۆوە. لەم ڤیدۆیەدا باسی ئەندازیاری شارستانیەکەین. کۆنمرەی پارالێل و زانکۆڵاینی چەندە؟ لە چەند شاری هەرێمی کوردستان و لە چەند زانکۆیە هەیە؟ ئێوەش بینەری ڤیدۆکان بن با شارەزا و وەڵامی ئەم پرسیارانە وەربگرن. سپاس بۆ لایک، کۆمنت، سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. هیوامان سەرکەوتنتانە، ئینشاءڵڵا هەموو کاتێک بە ئاواتەکانتان ئەگەن.